میهرەبان کەناڵەکانی ڕاگەیاندن میدیاکاران ڕۆژنامەنووسان بەخێر بێن بەسەر چاو هاتن پاش کۆبوونەوەی حوتی ئایار و دەرچوونی بڕیاری ژمارە 4 ساڵی 2020 تایبەت بە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر بەندە تانەیەک کە لە دوێنێیە ئاراستەی سەرۆکی پەرلەمانم کردووە دەمەوێت ناوەڕۆکەکەی بۆ ڕایگشتی ڕابگەێنم. بڕیاری ژمارە 4 ساڵی 2020 کە حوتی ئایار بەڕێکارێکی نایاسایی و ناپەیڕەوی و نادەستوری زۆرینەیەکی نایاسایی دەنگیاندا بە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر بەندە ئەم تانەیەم بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها مەبەست خۆم نییە تێیدا، مەبەست ئەوەیە کە پێشینەیەکی نایاسایی و ناپەیڕەوی لەم پەرلەمانی کوردستانە بۆ یەکەم جار نەچەسپێکە دامەزراوەی پەرلەمانی تووشی بێشکۆیی و بێڕێزیەکی گەورە کردووە و ناومێدیەکی گەورەی بەرامبەر پەرلەمان لە لای خەڵکی کوردستان بەرهەم هێناوە. لە پێناو گێڕانەوەی شکۆ بۆ سەرۆکی پەرلەمان و تەواوی دامەزراوەی پەرلەمان من ئەم هەوڵەم گرتۆتە بەر و ئومێد دەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان دەسەڵاتی یاسایی خۆی بەکاربهێنێ بۆ پوچەڵکردنەوەی بڕیاری ژمارە 4 ساڵی 2020 تایبەت بە هەڵگرتنی پارێزبەندی بەڕێکارێکی نایاسایی. من هیچ کێشەم لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی نییە بەڕێکاری یاسایی، نەک بەو شێوازەی کە کودەتا بەسەر دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان و تەواوی پەرلەمانە کرا بەو ڕێکارە نایاسایانەی کە ئەنجام دراوە. معلومە هەموو بڕیارێک و یاسایەک کە دەردەچێ پێویستە لایەنی ڕواڵەتی و بابەتی بە شێوەیەکی دروست و یاسایی بێ. بڕیارەکەی پەرلەمانی کوردستان بە پێی ئەو تانەیەی کە من داومە لە لایەن سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە بە هەموو شێوازێک خستومەتە ڕووکە چۆن بە نایاسایی و بە بەکارهێنانی دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان لە حوزوری خۆیان لە ئامادەبوونی خۆیان بەڵام بە شێوەیەک کە تەواو پێچەوانەی یاسایە. سەرۆکی پەرلەمان ئەرکێتی یاسا جێبەجێ بکە و سەرۆکی یەکەمی دەسەڵاتی یاسادانانی ئەم وڵاتەیە نابێ ڕێگە بدات بەو جۆرە شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران بشکێنرێ وەکو خۆشی ئاماژەی پێکرد ئەو داکۆچی لەوە کاکە شکۆ بۆ پەرلەمان بگەڕێتەوە و ئەو کاتێک کە شکۆ بۆ پەرلەمان دەگەڕێتەوە ئەو کاتە پەرلەمان دەکەوێتەوە سەر ڕێکاری یاسایی و ئاسایی کۆبوونەوەکانی خۆی. بۆیە من داوام هەیە لە بەڕێز سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی خۆی بەکاربێنێ پاڵپشت بە بڕگەی 9 و 12 لە مادەی 18 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و پاڵپشت بە مادەی 18 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کارکو دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە جێبەجێی یاسا و پەیڕە و بڕیارەکانی پەرلەمانی کوردستان بکات. چاوەڕێیەکەین کە ئینشاءالله لە ڕۆژانی ئایندە سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەو شکۆیە بۆ دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان و دامەزراوەی پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە، چونکە هەر بڕیارێک کە بە نایاسایی دەرچوو بێ، هەر بڕیارێکی تری دادگاش لە ئایندە بە شوێن ئەو دۆسیا بێت ئەوە هەر بە بەتاڵی و بە پوچی دەمێنێتەوە. ومێ دەکەم ئەم پێشینەیە نەڕواتە سەر و هەڵبوەشێتەوە. داواکاریشم لە ئەو فراکسیۆنانەی کە بایکۆتی کۆبوونەوەی حوتی ئایاریان کردووە داکۆچی لەوە بکەن نابێ یاسا لە پەرلەمان کە شوێنی یاسادانانە بشکێنرێ و ئێمە گرفتمان لەگەڵ زۆرینەیەکی یاساییان نییە
گرفتمان لەگەڵ زۆرینەیەکان نییە کە بە پەیڕە و بە یاسا ڕێکار بگرێتە بەر نەک بە زۆرینەیەکی نایاسایی بڕیاری نایاسایی دەربکەن. من لە پێناو گێڕانەوەی شکۆ بۆ پەرلەمانی کوردستان ئەم هەوڵانم بەردەوامە بێ و لە چەند ڕۆژی ڕابردووشە لە ڕێگەی پارێزەرەکەمەوە لە سەرۆکایەتی دادگای تێ هەڵچوونەوەی هەولێر تا نەمانداوە لە ئەو ڕێکارانەی کە دادگا لە سکاڵاکەی سەرۆکی حکوومەتا گرتوێتێ بەر و ئێستا دۆسیەکە چۆتە سەرۆکایەتی دادگای تێ هەڵچوونەوەی هەولێر. بۆیە ئێمە کێشەمان لەگەڵ ڕێکاری یاسایی و سەروەربوونی یاسانیە، هەوڵەکانیشمان بۆ ئەوەیە یاسا سەروەر و بەرقەرار بێت و ئومێد دەکەین بتوانرێ. ئێستش ماوە فرسەت ماوە شکۆ بۆ پەرلەمان و سەرۆکی پەرلەمان بگەڕێنرێتەوە و ئەمەش لە دەسەڵاتی خۆیدایە بە پاڵپشتی هەموو ئەوانەی کە داکۆچی لە سەروەری یاسا دەکەین ئومێد دەکەین ئەم کارە ئەنجام بدرێ و ئەگەر نا ئێمە لە هەوڵەکانی ترمان بەردەوامە بین بۆ ئەوەی کە نەهێڵین ئەم کارە نایاساییە ببێ بە پێشینەیەکی خراپ و بچەسپێ و زۆر سپاس. من هیچ هەوڵێکی لەو بارەوەم نەزانیوە کێ پاشەکشە بکە، بەڵام سەرۆکی پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی حیزبێکەکە بە ڕێکەوتنێک چۆتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. من ئومێد دەکەم دەسەڵاتەکانی خۆی کە دەسەڵاتی پەیڕەوی و یاساین بەکاری بهێنێ بۆ ئەوەی کەس نەتوانێ دەسەڵاتەکانی ئەو لە ئامادەبوونی خۆیە بەم شێوە نایاساییە بەکار بهێنێ و هەمومان پشتیوانیە بین بۆ ئەوەی ئەو دەسەڵاتەکانی خۆی وەکو خۆی بەکار بهێنێ بە شێوەیەکی یاسایی و چاوەڕوانیشم هەیە کە کاتێک بەڕێزیان داکۆچی لەوە کردووەکە بە ڕێکاری نایاسایی ڕازی نییە و بەرنامەیەکی کاری بۆ بەو شێوازە هەڵگرتنی پارێزبەندیە واژۆ نەکردووە، چاوەڕوانیم لێی هەیە و ئومێد دەکەم بتوانێ نمونەی ژنێکی ئازاد لە سەرۆکایەتی پەرلەمان بچەسپێنێ کە نەهێڵیان پێشی نەخراپە بەم جۆرە بڕوات. بەڵێ ئەمە دوو پرسیاگەم سەبارەت یەکیان لەوەی کە ئایا سەرۆکی پەرلەمان تاکو چەندێک گونجاو بوو بۆی کە بایکۆتی دانیشتنەکەی کرد و ئامادە نەبوو بۆی کە خۆی سەرۆکی دەستگای تەشریعی یاسادانانە ئەبووە ئەو سەرۆکایەتی بکردایەت و ڕێگەی نەدایە کە ئەم ڕێگایە بکرای بە پێی یاساوە. دووەمیش ئایا دوای دەرەنجامی باڵێن هەڵگرتنی ئەو پارێزبەندی کە لەسەر بەڕێسان هەبوو دوای دەرەنجامەکان پێشەوە بچ ئایا باگێشی دابکراون لەسەر سەرۆکی پەرلەمان خۆی قسەی کردووە و لە ناو تانەکەی منیشا کە ناوەڕۆکەکەی جارێ بڵاو ناکەمەوە لەبەردەستی بەڕێزیانە زۆر شت ڕوون کراوەتەوە کە تا ئێستا قسەی لێ نەکراوە. چۆن ئەم کارە کراوە بە نایاسایی لە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی لە داخڵکردنی بەرنامەی کار بە نایاسایی لە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان خۆیا و بەکارهێنانی دەسەڵاتەکانی بەبێ هیچ تەخویلکردنێ بەبێ هیچ سەلاحیەتێ ئەمە پێش ئەوەی بەرامبەر بە پەرلەمان کرا بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان کراوە. ئەو ئەمێنێتەوە بۆ ڕۆژانی ئایندە ئومێد دەکەم بتوانرێ ڕێک بکرێتەوە. ڕێکاری یاسایی دادگا من تانمداوە لە دادگا لە ڕێکارەکانی دادگا جارێ لە دادگای تێڵچوونەوەیە. ئەوەی کە تۆ باسیەکەی ئەوەیە کە سەرۆکی پەرلەمان شتێکی شکڵیەوە کۆی پەرلەمان لە دەستی یەک حیزبایە. ئایا ئەوەی کێکراوە ئەو هۆڵانەی کە تۆ ئەگەی جێڕانەوەی سەروەریە بۆ پەرلەمانی یاخود دابردنی پارێزبەندەکە لەسەر سەڵات پارێزبەندیەکە وەگوتم بە ڕێکاری یاسایی با هەڵی بگرن هیچ گرفتێکم نییە، چونکە ئەوەی کە سکاڵای پێکراوە ئەگەر من نەمتوانی بیشی سەلمێنم عقوبەکەی غەرامەیە و پێشتریش هەر سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بووە سەرۆکی ئێستای حکوومەت شکاتی لێ کردوون بە هەمان مادە و لە ڕێگەی پارێزەرەکەمەوە بە هەر ڕێکارێک بوو کە باسم کردووە دادگا گەیشتۆتە بڕیاری خۆی بەو شێوەیە کە باسم کردووە. بەڵام گرفتمان لە چوونە بەردەم دادگا نییە، گرفتمان لەوایە سەروەری یاسا بەم ڕێکارە خراوەتە ژێر پرسیاری گەورە پێشێلی گەورە کراوە. ئەمەی کە من دەیکەم
بۆ گێڕانەوەی شکۆیە بۆ پەرلەمان و بۆ سەرۆکی پەرلەمان لە دەستی یەک حیزبە نابێ ئەگەر سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی پەیڕەویانە و یاساییانە دەسەڵاتەکانی خۆی ممارەسە بکات و بەم تانەیە ئەو ڕێکارە دەچەسپێ کە پەرلەمان ناکەوێتە دەستی یەک هێز. مەفروض نەبوو بەر لەوەی کە پارێزبەندەکە لەسەر تۆ دابدرێ هەموو بەڵگەکان بۆ باڵێنە و ئەسکاڵای کە دژ تۆمارکارەوەی پەرلەمانەوە بچێ بۆ دەرگا ئەوە ڕێکارەکان لەو تانا هەمووی تایە وردەکاریەکە لە جارێ وەگوتم ناچینە وردەکاری. من دەریام لەگەری کوردستان بەڵێ کاکدەریە لە ئێستادا بە ئاگایان باستەوە دەکەن هەوڵەکەیە بۆ جارێکی تر بەخستنەوەی پەرلەمان و بە ئامانجکردنی جەنابتان و بە هەڵگرتنی پارێزبەندەکە سەرەتای ئەو هەوڵەیە سەرخستنی ئەم هەوڵە یان سەرکەوتنی ئەم هەوڵە چی لێکەوتێکی دەبێت بەڕای جەنابتان؟ لێکەوتەکەی ئێستا دیارە کە پەرلەمان دوای حوتی ئایار دەبینید ئێستا ئەوەی پێی بڵێن شکۆ نەیان هێشتووە پەرلەمان خۆی تێبینی زۆری لەسەر بووە خەڵک زۆر لی ناڕازی بووە بەما وایان کرد دەمی پەرلەمان دابخەن دەمیشی دابخەن دەسەڵاتەکانیشیان بەم شێوە نایاساییە بەکارهێناوە کە ئومێ دەکەم زۆر نەخایەنێ بتوانین ئەمە ڕێک بکەینەوە ئەمە بۆ پرۆسەی دیموکراسی گرنگە لە هەرێمی کوردستان عیبەیەکی گەورەیە کە 57 پەرلەمانتار کۆ ببێتەوە بەرامبەر بە یەک پەرلەمانتار بۆ هەڵگرتنی پارێزبەندی ئەمە بۆ خۆیان دەبوو وانەکەن بۆ شەعنی خۆیان جوان نەبوو دامەزراوەی پەرلەمان ئەوان لە 23 حوزەیران گلەییان هەبوو کە بەرامبەر کاک مەسعود 56 پەرلەمانتار کۆ بوونەوە بۆ ئەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم هەموارکەن ئەی زەحمەت نەبێ خۆتان بۆ 57 پەرلەمانتارتان بەرامبەر بەندە کۆ کردەوە یخۆ بە تەلەفۆنێک منەچم بۆ دادگا پارێزبەندی چییە؟ خەڵک ئەسڵەن لە کوردستان نەیزانیوە پارێزبەندی چیە تا ئەم دۆخەی حوتی ئایاریان خوڵقاند ئێمە قەت بە پارێزبەندی خۆمان نەناساندووە و نەپاراستووە خۆمان بەو حەق و بەڵگانە پاراستووە کە بەردەوام خستومانەتە ڕوو دیفاعمان لێ کردووە. ئەمە یەکەم جار نییە پەرلەمان چۆنەڵێ ئەم بەڵایی بەسەدادا ینی پێشتیش وەزیر دەرکراوە سەرۆکی پەرلەمان ڕێگەی لێکراوە ینی دەبێت چه هەنداوێت بندرێ ینی بۆی کە پەرلەمان ئەمەی کە هەیە دامدارێکی یاساییە شکۆکی بۆ بگەڕێتەوە ینی بێت چی بکرێت ئەمەی کە ئێستا من کردومە ئاراستەی بەڕێ سەرۆکی پەرلەمانم کردووە هیوادارم هەموو ئەو لایەنانەی ئەو فراکسیۆنانەی کە بایکۆتی کۆبوونەوەی حوتی ئایاریان کرۆ پشتیوانی سەرۆکی پەرلەمان بن بۆ ئەوەی لێرە ئەوەی کە بەرامبەر پەرلەمان کراوە و پێشتر چۆتە سەر لێرە ڕای بگرین بە یاساش ڕایەگرین و بە دەسەڵاتی سەرۆکی یاسادانان ڕایەگرین چکە هەچی کراوە بە یاساشکێنی و بە کودەتا و بە شێوەی نایاسایی کراوە زۆر سپاس.